بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ سڵاوتان هەرزەکەین. توێژی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر ڕێبوار فەتاحە، نووسەر و وەرگێڕ و هونەرمەندی فۆتۆگراف و کاک دکتۆر لە زۆر بوارەکاری کردووە. کاک ڕێبوارگیان زۆر زۆر مەمنون بۆ ئەم چاوپێکەوتنەوە، چاومان ڕۆشن بوو. من سپاسی تۆ کاک محەممەد کە منە بەسەر کردوتەوە. خۆش بیت. کاک دکتۆر بۆ بینەران و بیسەرانی رادیۆ دیالۆگ ئەگەرەکرێ بە کورتی خۆتان بناسێنن سپاسدانەکەی. من لێرە بە ڕێبوار فەتاح ناسراوم. دیارە فەتاح با پیرمە، بەڵام خوشک و براکانم بە مەریوانی ناسراون. منیش وەختی خۆی ڕێبوار مەریوانی بووم. دیارە مەریوانەکە نازنای بابی ڕەحمەتیمە کە لە مەریوان لەدایک بووە، ترکە هاتووە بۆ سلێمانی هەر بەخۆی وتووە محەممەد ئەمین مەریوانی. ئیتر ئەو لەقەبە بۆ ئێمە ماوەتەوە، بەڵام من کە هاتم بۆ ئێرە لە ساڵی 82 هەر خۆی بە ڕێگولیشنی هۆم ئۆفیس و شتیوە فەتاحیان کرد بە نازناوم. ئیتر بووم بە ڕێبوار فەتاح. منیش نەمگۆڕی بەڕاستی زۆرم لاگرنگ. من فیزیام خوێنووە، ساڵانێکی زۆر لە بواری فیزیا ریسێرچم کردووە. دوای ئەوە لە ساڵی 2000 و 2001 وازم لە فیزیا هێنا، کەمپانیەکم دانا بە ناوی The Middle East Consultancy Services کە لەگەڵ ئەو ڕێکخراوانە کار دەکات، پێویستیان بە زانیاریە لەسەر وەرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای ژیانم ریسێرچم کردووە تا کوشتێکی دی. ئەی لەسەر کتێبەکانتان دیارە چەند کتێبێکم بە چاپ گەیاندووە. یەکێکیان لەسەر شیعرە، شیعری کوردیە، شیعری ناوچەی سلێمانی و هەولێری بڵین باشووری کوردستانە. شاعیرەکان لە نالی و کوردیەوە دەست پێکە تا ئاگاتە گەنجەکانی ئەم دواییە. زۆرتر هەوڵم ماوە ئەو شاعیرانە پیشان بدەم کە نەناسراون لە لای کۆمەڵگەی نێودەوڵەتی یا لە لای ئینگلیزی زمان، هەروەها ئەوانش کە زۆرتر بوونەتە قوربانی یان ئاوارە بوون، جا قوربانی دەستی کورد خۆی بن یا قوربانی دەستی ڕژێمی حکومڕان. کتێبەکان هەر لە بواری ئەدەبا بووە؟ ئەم کتێبەیان ئەزەکەم ببینژێت. ئەمە شیعرەکان نزیکەی 200 لاپەڕەیە. بێزەحمەت بەردی کەرەوە؟ بەڵێ. ئەمە لە ئەمەزۆنی هەموو کەسێک کە توانێ بیکڕێت، زەحمەت نییە. دیارە پێشەکیەکەم بۆ نووسیوە. پێشەکیەکە زۆرتر دەربارەی تازەکردنەوەی شیعری کوردیە لەسەر دەستی ئەو چەند شاعرە ڕەچەشکێنە کە دیارە ڕەفیق حیلمیە و عەبدوڕەحمان بەجی نەفووسە و ڕەشید نەجیبە و مامۆستا گۆرانە و ڕەنگێکێکم بێچووێت. ئیتر لەوێ باسیەوەکەم. دوای ئەوە لەسەر هەر شاعیرێک، مەسەن ئەمە مەستەفا بەگی ساحێب قڕانە کوردی، شتێک بەش کەمێک لە ژیانی بە ئینگلیزیە نووسم و دوایەوە شیعرێ دوانی وەرەگێڕم. ئیتر هەموو کتێبەکە وەها بەردەوامە. ئەگەر کەسی حەزی لە شیعر بێت یا کەسێک حەزی لەوە بێت کە مێژووی شیعری ئەو ناوچەیە شارەزا بێت، ئەمە دەستپێکێکی خراپ نییە. ئەی کتێبەکانی تر لە چ بوارێکە کاک دکتۆر؟ کتێبێکی دیکەم هەیە، ئەمەیان لەسەر فۆتۆگرافیە. ئەمەیان ناوی Souls of the Street یان بڵین کەسی شەقام. تێرا زۆر شت باز دەکەم لەوانە بۆ نمونە هونەر چییە کە زۆرتر پرسیارێکی فەلسەفیە. ئەمجا باسی فۆتۆگراف هونەر بەگشتی باز دەکەم. ئەمجا باسی فۆتۆگرافەکەم، فۆتۆگراف چییە و ڕۆڵی لە ژیانی خەڵکا چی و لە کۆمەڵا چ ڕۆڵێکیە بووە. ئەمجا دوایەوە باسی فۆتۆگرافی شەقامەکەم. زۆر چاکە. کاک ڕێبوار ئەگەر ئیجازە فەرموویت، ئێمە لە زۆر بوارە ئەتوانین لەگەڵ جەنابەت مساحبە و توێشکەین، بەڵام ئەم جارە لەسەر مەسەلەی فۆتۆگرافیە، لەسەر مەسەلەی وێنە و مێژووی وێنە و کارکردی وێنە و ئەوانە. ئەکرێ فەرموون لە پێشا بۆ چینە ناو باسەکە هونەر چییە و هونەری کوردی لەم بوارە چۆنە بینی؟ هونەر چییە؟ بەڕاستی پرسیارێکی ئاڵۆزە. پێناسە زۆر کراوە. ئەمەngە پێناسە کراوە، دەتوانم بڵێم لە پێناسە دەرچووە.
هەندێک کەس پرسیارەکە دەگۆڕێ لەوەیەوە کە هونەر چییە، چی هونەرە. دیارە ئەم دوانە جیاوازیانەیە. هونەر چییە؟ گەڕانە بە دوای پێناسەیەکی باڵادا بۆ هونەر کە هەموو بوارێکی هونەر بگرێتەوە. هونەر چییە؟ زۆرتر گەڕانە بۆ ئەوەی کە هونەر بدۆزێتەوە لە بوارەکانی ژیاندا. بۆ نمونە مۆنالیزا ئایا هونەرە؟ مەسەڵەن پرسیارەکە زۆرتر سنووردار دەکەن. لەگەڵ هەموو ئەوانشدا دیارە دەکرێت هەوڵ بین بزانین هونەر چییە. بەو جۆری من لێی نزیک دەبمەوە زۆرتر ئەمەوێ ڕەهەندەکانی دیاری بکەم. ئەگەر سەیری چالاکی مرۆڤ بکەیت، هەر لە سەرەتای مێژووی گەشەکردنی مرۆڤەوە، مرۆڤ کۆمەڵێ چالاکی هەیە. بۆ نمونە شێڵاوێتی، تاشیوێتی، بەرگ درەخت بێ، دەنگی لێوە هاتووە، جوڵاوە، وێنەی کێشاوە لەسەر دیواری ئەشکەوتەکان، زۆر شتی دیکەی کردووە. هونەر بەساوە بە هەموو ئەم چالاکیانەی مرۆڤەوە. هەموو چالاکێک هونەر نییە. بۆ نمونە من بچم ئێستا باخەکەم پچێڵم، گوڵی تیا بڕێنم، ڕەنگە هونەر بێ، بەس هونەر نییە. هونەر پێناسەی دیکەی هەیە، ئەوە یەک ڕەچەشێنە، هەروەها بنەماشی هەیە. ینی هونەرێک نییە بنەمای نەبێت، نەزانی بە چ ڕێسایەدا ڕێژاوە. زۆر جاریش بە کەڵکە هونەر بەراورد بکەی بە زانست. هونەر و زانست هەردووکیان بنەمایە نییە. بۆ نمونە سەیری قانونێکی زانستی بکەیت، بنەمای هەیە، ڕێسای هەیە. سەیری تابلۆیەکیش بکەیت یا پەیکەرێکیش بکەیت، ئەمیش بنەما و ڕێسای هەیە. بەڵام ڕێسای هونەر ئەمەngە تۆکمە نییە نەتوانرێ ڕەچەشێن بیت، نەتوانی بۆ پێشەوە بەریت. ڕێساکانی زانست زۆرتر تۆکمن، مانایەوەنێ ناتوانێت ڕەچەشکێنبی لە زانستا، بەڵام ئەبێ بینا لەسەر بنەماکان. ئەگەر بە کورتی پێناسەی بکەم، هونەر چالاکێکی مرۆڤی ڕەچەشکێنە کە خۆی جیاکاتەوە لە بوارەکانی دیکە، لە ئەدەب و لە زانست و لە ئاخاوتن و لە جوڵە و لە هەموو ئەو بوارانەی تر. بۆ نمونە ئەگەر سەمایەکی جوان وەرگری، سەما هونەرە، بەڵام کە من بەسەر شەقامێکا ڕۆم هونەر نییە. ئەمە چۆن پێناساکەی بەڕاستی ئاڵۆزە. زۆر چاکە. لەو بوارە لە ئاست کوردستانە کار کراوە، ینی کارێکی جدی ئاسەی کە هونەر لە بوارەکانی جۆرا و جۆریە لە کوردستانە ڕەنگە چەند دە ساڵێک بێت هونەر وردە وردە گەشەی کردووە. گرفتی کوردستان ئێستا دیاراچینە باسێکی دیکەوە. گرفتی کوردستان لەوایە کە کوردستان دەوڵەتێک نییە ناوی کوردستان بێت. جا ئەمەش گرفتی کە دێنێتە پێشەوە بۆ هەموو بوارێکی ژیان. بۆ نمونە ئەگەر هونەرمەندێکی ڕۆژهەڵات شێکی باڵا بێت، زۆرتر دەناسێ وەکو هونەرمەندێکی ئێرانی تاکو هونەرمەندێکی کوردی. لەبەرەوەی ئەگەر دەوڵەتێکی کوردی هەبوایە ئەو وەختە ئەیانوت ئەمە هونەرمەندێکی کوردستانیە. ئێستا بۆ نمونە سنە شارێکی بە بڕشتە بۆ هونەر، بەڵام بۆ هەموو بوارێکی هونەر، جاگۆرانی ئەگری، مۆسیقا ئەگری، بەڵام هەرچی هونەرێک لەوێەوە سەر هەڵبەداوە بێ بۆ ئەوروپا وەکو هونەرێکی ئێرانی دەناسرێت. ئەمە گرفتێکە. لەبەرەوە زۆر جار ئەستەمە هونەری کوردی بە تایبەتی بۆ کەسێک ئەگەر کورد زمان نەبێت، هونەری کوردی جیا بکەیتەوە لە هونەری ئەو وڵاتانە. گرفتێکی دیکە هەیە، هونەر لە ڕۆژگاری ئەمڕۆ بەشێکە لە بزنس، بەشێکە لە بازرگانی، بەشێکە لە کۆمێرشەڵ. ئەگەر سنتەری لەندەن لێمەوە زۆر دوور نییە، ئێستا بچیتە سنتەری لەندەن، ئەو هەموو پەیکەر و هونەری کە لە بینا و شەقامەکانە دەیبینی، ئەوە هەمووی بە پوڵ کراوە، بە پوڵێک کراوە کە لە وڵاتە هەیە، وڵاتێکە کە بنەمای هەیە. بەڵام لە بەری کوردستان دەوڵەتێک نییە کە بتوانێ بۆ نمونە دەرامەتێکی زۆری هەبێ، ئەو جۆرە دەرامەتە لە هونەرە خرج بکات، زەحمەتە پێش بکەوێت. هەندێک لایەنی کلتوریش هەیە کە ڕێگرن لە بەردەم هونەری کوردیدا. بۆ نمونە لەشی مرۆڤ
لەشی مرۆڤ چۆن سروشت جوانە لەشی مرۆڤیش جوانە لێرە هونەرێکی زۆر پەیوەستە بە لەشی مرۆڤەوە جا چ پیاو بێت چ ژن چۆ سەر ئینتەرنێت سێ کە بزانە باسی لایانی ئەوەی ناکەم پۆنۆگرافیەوە باسی هونەرەکەم هونەرێکی زۆرە کە بەسراوە بە ئەوەی کە چون دانسێکی بالیە وەرگرە کۆمەڵێک ئافرەت یا پیاو ئافرەت تێکەڵن بالیاکەن لەسەر شانۆیەک بۆن من ئەمە لە کوردستانە نییە ئەوە خۆی هونەرێکی بەرزە هەم سەماکە هونەرێکی بەرزە هەمە مۆسیقایەکە لە سەری سەماکەن هونەرێکی بەرزە هەمە وێنەی کە ئەگیرە هونەرێکی بەرزە یعنی ئەم بوارانە لە کوردستانان نەک هەر لاوازن هەر نین بۆ نمونە سەما لە کوردستانە کەمە ڕاستە هەڵپەرچێ و بڵێنەوانەی کە پەیوەندی بە فۆکلۆرەوە هەیە زۆر پێشکەوتووە لە کوردستانە بەڕاستی هەڵپەرچی بەس ئەویش لە هەندێک جێ نەبێت زەحمەتە فۆتۆگرافەرێک بچێ وێنەی خانمان بگرێ هەڵەپەڕن و بڵاوی کاتە وەکو کاڵایەکی کۆمێرشەڵ گرفتی کوردستان زۆر زۆرە زۆر ئەوانەی کە دەنیشان تەنیا کۆمەڵێکی کەمین بەڕاستی سپاس کاک دکتۆر جەنابەت لە بواری وێنەگرتنە کارتان کردووە زۆر چالاکن لەو زەمینە کتێبتان لەسەری چاپ کردەوەوانە بۆ بچمە ناو باسەکە دەکرێت لە پێشە مێژوویەکی کورتمان پێ بڵێ لەو کاتەوە کامرا هاتووە لە ئاڵ و گۆڕەکانی هێتا ئێستا کامێرە تەمەنی زۆر کورت کامێرە تەنها تەمەنی 200 ساڵە لەو تەمەنە کورتەیە توانیوێتی زۆر جێ خۆی بکاتەوە بۆ نموناگە بەراوردی کامێرە بکەیت بە وێنە کێشان کە ڕەنگە کۆنترین وێنەی کێشرا و ئەمڕۆ ئێمە بیزانین ئەوەیە کە لە دیواری ئەشکەوتەکان کێشراون نزیکەی 8,000 ساڵە دیارە ئەوەیە کە دۆزراوەتەوە بەڵام مرۆڤی سەرەتایی هەر زۆر زوو کە چۆ ڕاوی کردو و گەڕاوەتەوە لەسەر ئەشکەوتەکان وێنەی ئەو شتانەی کێشاوە یا ژاندارانی کێشاوە کە دیویتی کامێرە وانە کامێرە بەڕاستی لەگەڵ پەرسەندنی تەکنەلۆژیە پێشکەوتووە ئەتوانی بڵێ کامێرە بەرهەمی زانست و تەکنەلۆژیە چونکە هەم فیزیای تیا بەکاریە هەم چیمیای تیا بەکارێت چونکە تۆ ئەبێ وێنەکان بشویتەوە ئێستا دیارە گۆڕاوە شتێکی ترە بەڵام لۆس باسی ئەگە کامێری یەکەم کامێرە بکەیت هەتا تەکنۆلۆژی پێش نەکەوتووە کامێرە پێش نەکەوتووە کە نزیکەی 200 ساڵە لەگەڵەوە شاتوانیوەتی جێ خۆی بکاتەوە ئەمڕۆ هیچ بوارێکی ژیان نییە کە وێنەی تیانە بێت چۆرە سەر ئینتەرنێت ڕۆژنامەیە بگرە بەدەستەوە نی ڕۆژنامەیە گۆڤارێک نییە وێنەی تیانە بێت کە ئەمە شتێکی کۆن نییە نزیکەی 100 ساڵە کەی هەتاکو سەدەی 20 وێنەگرتن زۆرتر پەیوەندی بە پۆرتڕیت و بە سروشت و باوانەوە هەبووە بەڵام سەدەی 20 زۆر شتی گۆڕی هونەری هەموو گۆڕی دیارە هونەری کامێرەشی گۆڕی ئیتر لەوێەوە هونەری ئەبستراک سەری هەڵدا و سریالی سەری هەڵدا و کۆمەڵێکی زۆر بواری نوێ هاتە هونەرەوە دیارە ڕەنگە لە سەرەتا لە هونەری وێنە کێشانەوە سەری هەڵدا بێت بەڵام دوایی کاریگەری لەسەر کامێرە کرد وێنەی گیراو یا کە بە کامێرەیە لەگەڵ وێنەی کێشراوە پەیوەندێکی زۆر ئۆرگانیکیان بەیەکەوە هەیە چونکە هەردووکیان لە یەک دەچن یەک ڕووبەرن وەکو پەیکەرنین قەبارە بن ڕووبەرن لەبەرەوە ئەتوانی بڵێ تا ڕادەوەیکی زۆر فۆتۆگرافەرەکان بەختەوەر بوون لەبەرەوەی کە هەر کە کامەریان گرتۆ بەدەستیانەوە زانیوانە وێنە لە چیە چێت چکە وێنە کێشەکان بەرهەمیانە بووە یەکەڕاز لاسیایی ئەوانیان کردووە بۆ ئەکسەر لاسان کرد بۆ من ئەگەر بمەوێت کاتم هەبێ بۆ ئەوەی بم بە وێنەگرێکی باشتر ئەچم بۆ مۆزەخانەیەک یا بۆ میوزیەمێک کە وێنەی کێشراوی تیابێت وێنەی کێشرا و کۆمپۆزیشنەکەی یا پێکهاتەکەی گەلێک جوانە کە هەموو فۆتۆگرافەرێک دەتوانێت لاسایی بکاتەوە کە ئەو ڕێسایانە زۆربیان هاتوۆتە ناو فۆتۆگرافەوە جگەلەوە مامۆستاکانەی کە فۆتۆگرافیان دامەزرانوە ئەوانیش هەندێک ڕێسای دیکەیانێ ناوە یا ڕێسا پێشۆکانیان لە یەک گاوە زۆر کاک لە یەکچوون و جیاوازیەکانی نگارکێشی نەقاشی و فۆتۆگرافی چییە خاڵە ئەسلیەکان سەرەکیەکانی ینی یەک خاڵیان کە ناتوانێت ڕزگارمان بێت لێی ئەگەر وێنە کێشێک دانیشە بە خەیاڵ پێویست ناکات لە دەرەوە بە خەیاڵی خۆی ئەتوانێت ئایدیایەک
لە سەردەمی ڕۆمانەکانەوە بێنێت ئەشتوانێت ئایدیایەک لەم ڕۆی بەریتانیا بێنێت ئەشتوانێت هاوکات لە ئایدیایەکی دیکەی بات لە هەندستانەوە هێناوێتی یعنی هەم مێژوو لێگەیە هەم جوگرافی لێگەیە بەڵام فۆتۆگرافەر ئەو بەختەی نییە ئەبێ وێنەی ئەوە بگرێت کە لە بەردەمی کامێرەکایەتی دیارە باسی فۆتۆمۆنیپولیشن ناکەمەوە شتێکی دیکەیە بەڵام باسێکە فۆتۆگرافی ستریت فۆتۆگرافی ئەوەی کە لە بەردەمی کامێرەکەیە ئەوەش مانای ئەوە نییە کە فۆتۆگرافەر ناتوانێت هونەر بنوێنێت بەڵام جیاوازێکی هێزگار زۆریانەیە لەوە کە ئەم زۆرتر بەرهەمی خەیاڵە بەرهەمی هزرە ئەمیان زۆرتر بەرهەمێکی واقعە ئەوەی لە بەردەم تا دەبینیت زۆر چاکە وێنەگرتن دەچێتە خانەی هونەرەوە بۆچی ئایا هەر وێنەیەک ئەکرێ بڵێن ئەمە کارێکی هونەریە ئەوە دوو پرسیاری جیاوازن وێنەگرەکان وێنەگرە سەرەتایەکانەوانی مامۆستایی من ئەوانە خەباتێکی زۆریان کردووە تاکو فۆتۆگراف وەکو هونەر قبول بکرێت ئەتوانم بڵێم هەتاکو شەستەکانی سەدەی ڕابردوو فۆتۆگراف وەکو هونەر قبول نەکرابوو فۆتۆگرافەرەکانیش لە بەرامبەرەوە کاردانەوەیان هەبوو لە بری ئەوەی بڵین خەبات بکەن یەکێک لەو تەکنیکانەی کە دانێنا پێوترێ پیکتۆریالیزم کە ئەگەڕێتەوە بۆ سەدەی 19 و سەرەتای سەدەی 20وانە ئەم پیکتۆریاڵە چۆن بوو پاژەوەی کە وێنەکەیانەگرت دەستکاریانە کرد دەستکاری جامەکەیانەگرت بەڵێن نەگەتیڤەکەی ئیتر بە قەڵەم لیانە نووسی یا ڤەزەلینیان لێە زۆر شتیان بەکارەهێنا بۆ ئەوەی لە هونەر بچێت بەڵام دواتر بۆیان دەرکەوت کە بەڕاستی فۆتۆگراف ئەبێ ئەوە بکە کە تایدا باشە ئەویژەوەیە کە وێنەیە دیمەنێ بگرێ وەکو خۆی بیژۆزێتەوە کەسێکەیە بە ناوی پۆلستراند ئەوە ڕەنگە ڕەچەشکێن بێلەوە ئەو لەو پیکتۆریالیزمە ئاسی بوو چەند وێنەیەکی گرت تر وردە هونەرێک دامەزرا پێوتە ستریت فۆتۆگرافی ینی فۆتۆگرافی ڕاستەوخۆ یان یا دەم و دەست نازانم بەڕاستی ئیتر فۆتۆگرافی گەیشت ئەوەی ئەمڕۆ بەڵام دیارە لە پۆپی زۆرە فۆتۆگرافی ئێستا هەندێکیان کۆمێرشەڵا هەندێکیان بڵین لە میدیایە بەکاریە هەندێک هونەرە هەندێک پەیوەندی بە خانمانەوە هەیە گەلێک ئێستا لە هەموو بارێکە هەیە کاک دکتۆر سینما و تەلەڤیزیۆن توانیویەتی فشار و زەخت خاتە سەر وێنەگرتن یا هەر ئەو ئستقلالەی خۆی ڕاگرتووە و سەربەستی خۆی هەیە دیارە سینما و فۆتۆگراف پەیوەندیان بەیەکەوە هەیە کە سەیری کۆمپۆزیشنەکان بکەیت ئەم جارە بۆ ئەو دۆستانەش کە سەیری ئەم ڤیدیۆیەکەن کە سەیری بۆ نمونە فلیمی ڕەش و سپی باشە چووکە کۆمپۆزیشنەکەی زۆر لە فۆتۆگراف و نزیکە ئێستا تۆزێک خەڵکی ئازادترن یا لیبرالترن لە فلیم دەرکردنە ئەگەر سەیری فلیمێکی ڕەش و سپی بکەیت فریمێ ڕابگرە هەر ڕەندەملی بە هەڕەمەش یەک فریم ڕابگرە سێفکە ڕێساکانی وێنەگرتنی تێدایە من ڤیدیۆیەکمەیە لەسەر ئەوە لەسەر ویزەر ئۆف ئەوز چۆن ئەگەر هەر فرێمێ وەربگریت وەکو کۆمپۆزیشنێکی فۆتۆگراف وایە یعنی ئەو پەیوەندیانەیە بەیەکەوە هونەری فۆتۆگراف و هونەری سینەما بوونەتە پاڵپشتی یەکتری بەڵام ئەوەی کە ڕەنگە جێی پرسیار بێ پێشکەوتنی سمارت دیڤایسە لەگەڵ سۆشیال میدیا ئەگەر بۆ نمونە جاران لە شارێکە دوو فۆتۆگرافەر هەبوو هەیە ئێستا لە شارێکە ژمارەی فۆتۆگرافەکان ڕەنگە بەقەدەر ژمارەی کەسەکانمە کە لەو شارا دەژین ئەگە مناڵی لێ دەرکەیت هەموو کەسێک بە تایبەتی لە ئەوروپا یان لە وڵاتی پیشەسازیە تەلەفۆنێکی پێ یا ئایپادێکی پێیت نازانم زۆرن دیڤایسەکان بەڕاستی سەرم لیان دەرناچێت بە هەموویشی توانی وێنە بگریت دیارە گومانی تیان نییە ئەمە فۆتۆگرافی هونەری سۆدەژێت ژێر فشارەوە ئەگەر هەر دەوری نەگەتیڤ ئەوە بووەتە هۆی ئەوە کە بڕێک وەکو خەلاقیەت وەکو داهێنان لە مقیاسێکی بەرین و جەماوەریە بێتە کایەوە بۆ چوونی من ڕۆڵی نەگەتیڤی نییە یعنی ڕێگە ڕۆڵی نەگەتیڤەکەی لەوا بێت کە خەڵک ڕسمی خراپ زۆر دەبینێت ئیتر وردەوردە جوانە بێت ئەگەر پەیامەکەم بگات
کەسی خەڵکەکە خراپە بێ ینی جوانی ناسی خەڵکەکە وەکوی مەسە بۆ نمونە کەسێک لە وڵاتێکی دیکتاتۆرەوە هاتبێ نازانێ ئازادی چییە کە ئازاد دەبێت خراپ بەکارێنێ پێشێریەکات ئەمی ژوایە ئەگەر چێژی فۆتۆگرافیمان تێک چوو زەحمەتە بینەوە سەرخەت لەگەڵەوەشە ئەو هەموو وێنەی کە ڕۆژاناگیر نەزام ڕۆژی چەند بلیۆن یا ملیار فۆتۆگرافەچە لەسەر سۆشیال میدیا ناتوانێت جێگەی وێنەی هوەری بگرێتەوە بەڕاستی وێنەی هوەری شتێکی ترە بە تایبەتی بۆ کەسێک چای بە وێنەی هوەری ڕاهات بێت کە وێنەیەکی هوەری دەبینێت لەزەتێکی جیاوازی لێ دەبینێت لەوەی کە وێنەیە کەسی هەر ڕەندەملی یا باڕەمەشی گرتوێتی. زۆر سپاس. کاک دکتۆر وێنە و لە مێژووە وێنە و لە کۆمەڵگادا مەسلەی چ دەورێکی هەیە چ نەقشێکی هەیە؟ هیچ شتێک جێ وێنە ناگرێتەوە. با سەیری مێژوو بکەین. هەندێک نمونەی کوردەواریە زۆر جوانە. هەندێک وێنەی عەشیرەتی مەنگۆڕ هەیە ڕەنگە نادام 150 ساڵ لەمە پێشگیرە بێت. چێژێکی تایبەتی خۆی هەیە سەرباری ئەوەی کە مێژووی واستۆتەوە. ئەگەر ئەو وێنەیە نەبوایە من تۆ یەکێکە کەس نەیەزانی بۆ نمونە ئەندامێکی عەشیرەتی مەنگۆڕ چۆن خۆی گۆڕیوە جلوبەرگی لە جلوبەرگی ئەمڕۆ ناچێت. وێنەی دیکە هەیە کاک حەسەنی قازی وێنەیەکی بنەماڵی خوانی دانابوو کە نزیکەی 50 ساڵ لەمەوە پێشە کۆمەڵێک پەیامی زۆر گرنگی کلتوری و کۆمەڵایەتی و ئابووریتیایە بێت جگەل لە خان و ئەبەرەوە ئەوانە وەکی دیکە هیچ کتێبێک ناتوانێت پێ بڵێت. هەندێک وێنە هەیە وێنەی هەڵەبجەیە وێنەی بەگزادەکانی جافە. ئێستا چیتە هەڵەبجی ئەمڕۆوە نە ئەو بینا و پەنجەرە و دار و کۆڵەکەیەوە ماوە نە ئەو جلوبەرگەوە ماوە. گە وێنە نەبوایە ناتوانە ئەو مێژووە بگوێزێتەوە بۆ ئێمە. ڕاستە کەسێک دەتوانێت بیژێڕێتەوە بەڵام تۆ ناتوانی بیژێڕیتەوە سەر و بەستەکەی چۆن بووە قۆبچەکانی چۆن بووە تەقەڵەکانی چۆن بووە جلوبەرگە ئەستەمە ئەوە لە ڕووی مێژوویەوە جگە لە وەشتی تر جەنگ هەیە بە تابەتی لەڕوە جەنگەیە ئەگەر بە فۆتۆگراف نەگیرای هەرگیز نەمانەزانی ئەو جەنگە بەو جۆرە بووە. هیچ هێزی وێنەی نییە. ئەمان وەکو نوکتەیەک وایە ئەیگەڕمەوە کابراایکی نەخوێنەوار ڕۆژنامەیەکی گرتووە سیرێکات ئۆتۆمبیلێکی تیا سەرەوە خوارە هاواری لێ بەرزە بێتەوەڵێ ئەی لەم ئۆتۆمبیلە چۆن وەرگەڕاوە دوای ئەوانەی دۆڕپشتی بڵێن بابە تۆ ڕۆژنامەکە سەرەوە خوار گرتەوە وەرنەگەڕاوە ئەگەر ڕاستی بکەیتەوە ئۆتۆمبیلە تەنانەت ئەگەر کەسی خوێنەواریشی نەبێت دەتوانێت چێژ لە وێنە ببینێت. ئەمە لە ڕووی چێژ و لە ڕووی گەیاندنی پەیامەوە کەسێک پێویست ناکە خوێنەوار بێ بۆی پەیامێکی پێ بگات وێنە پێگەێنێ. هەندێک وێنەی جەنگ هەن بۆ نمونە کاپە کە وێنەگرێکی مەشهورە ئستا لەگەڵمان ئانیە بەداخەوە. هەندێک وێنەی ڤێتنام و ئەوانەی گواستۆتەوە وەکی تێمە نەمانەزانی ئەو هەموو زۆڵمە کراوە. هەندێک وێنەی ڕەوە گەورەکە هەیە ڕەوە مەزنەکە هەیە ئەگەر نەگیرایە ئێمە هەرگیز نەمانەزانی خەڵک هێندە برسی بووە خەڵک هێندە بێچارە بووە خەڵک هێندە. هەندێک وێنەی تریشێ جوانە بۆ نمونە من وڵاتێکی هەرگیز نەمدیوە بە وێنەیەک سەیریەکە مەزان وڵاتێکی جوانە زۆر جار وێنەیە هاانتەدات بچی بۆ وڵاتی سەردانی وڵاتی بکەیت. وێنە لە هەموو بوارێکی ژیانە جێی تایبەتی خۆی هەیە بەڕاست لەو بڕوایە هیچ جێگەی وێنە ناگرێتەوە. خێرایی گەیاندنی ینی زانیاری بە وێنە زۆر خێراترە لە نووسین و زۆر سپاس کاک دکتۆر. ئێوە فەرمووتان کە کامرا 200 ساڵ تەمەنیەتی ئەوەی کە ئێوە ئاگدارن لە کوردستانە وێنەکان لەکەیەوە دەست پێیەکە ئایا ئێمە ئارشیوێکمان هەیە شوێنێکمان هەیە کە وێنەکان کۆبوو بێتەوە ئەنەتیانەچێ؟ من ئاگاداری ئارشیو نیم بەڕاستی دیارە گەریدەکان ئەوانەی کە سەردانی کوردستانیان کردووە وێنەیان گرتووە. زۆر لە وێنانی کە ئێمە ئێستا سەیرێکین و ئەیان بینین جا کوردستان بە یان هەتاکو ئەو وڵاتانە بێت کە کوردی بەسەرادا بەشکراوە زۆرتر گەریدەکان گرتویانە. توانم بڵێم لە کوردستانە نزیکەی 100 ساڵێکە کامێرە هەیە. ئایا توانراوە وێنەی هوەری بگرێت؟ پۆرتریت خراپ نییە توانراوە پۆرتریت بگیرێت. وێنەی دیمەنی شار و خێزان و بنەماڵە و دەور و بەر و شاخ و داخۆوانە
لای من بە هونەری نەگیراوە بەڕاست پێویستی بە ڕۆشنبیریە. زۆر چاکە. ئەی وەکو کۆمەڵگا پرسیارەکەم دوو بەش بوو لە کۆمەڵگا ئەوە لە باری مێژوویەوە وایە لە کۆمەڵگا دەوری چییە کارکردی چییە نەقشی چییە؟ لە کۆمەڵگا وێنە نەقشی زۆرە یەکێک لەوانە دەکرێت بەشێک بێت لە میدیا پەیام بگەێنێت کەسێکە چیە بۆ نمونە من و تو ئێستا گفتوگۆ دەکەین دەمانتوانی وێنەی خۆمان پیشان نین بەڵام کە وێنەی خۆمان پیشانە لایەکی دیکە زیاکە یا بەهایەکی دیکە زیادەکە بۆ گفتوگۆکەمان خەڵکی تەنها گوێ لە دەنگ ئێمە نییە گوێ لە زمانی لەشی ئێمەش هەیە ئەگەر باسی باشوور بکەین ئێستا لە دەستگای داپۆسینی حکوومەتی باستا وێنەیەکی زۆر ژیرا ئەگەر ئەو وێنانە نەبوایە ئێمە هەرگیز نەمانەزانی ئەم کەسانە چیان لاتوە بۆ نمونە مناڵ و ژن و چۆن خەڵک کوژن و چۆن خەڵک ئەشکەنجە دەدەن و ئەمانە دیارە کاریگەری گەورەی لەسەر ئێمە دەبێت ئەتوانین بە پۆزیتیفی بەکاری بێنین توانین بە نەگەتیفی بەکار هەندێک دەوروبەری ژیان هەیە کە ئێستا و دەوروبەرە نەماوە ئەگەر وێنە نەبووایان ئەو دەوروبەرە نەدەگوێزرایەوە بۆ ئێمە زۆر جاری دیکە هەیە پەیوەندی بە سۆزداریەوە هەیە بۆ نمونە دایکێک وێنەی مناڵەکەی هەڵەگرێکە کە بڵین ئێستا لە وێنیە دوورە یان بیریەکات ماچیەکات یعنی ڕەنگە هیچ شتێک ئەو پەیوەندیێنی نەبەستێ پەیوەندی خۆشێکە لە ڕێی وێنەیەکەوە هەیە ئەچینە زۆر ماڵ من بۆ نمونی سا تو ساڵێنێ من لەوێ ڕسمی شەهیدی برام هەڵواسیوە ئەوە زۆرتر ئارامی بە من دەبەخشێ وێنە تەنها ئەوە نییە بڵیت شتێکی کۆمەڵایەتی یا ڕۆڵێکی کۆمەڵایەتی یا ڕۆڵێکی مێژووی هەیە ڕۆڵێکی خودیشی هەیە پەیوەندیە بە خودی منەوە بۆ نمونە ئێستا من وێنەی بابم دایکم لەو ژوورە هەڵواسیوە ڕەنگە کەسێک بێت ماڵەوە دایک و باوکی منی نەدیبێ نەزانێ ئەمانە چیان بۆ ئەو هیچ پەیوەندیەکە گەڵە وێنانە نییە بەڵام بۆ من پەیوەندێکی بەهێزێ چونکە ئەوانە بەشێکن لە من بە بۆ چوونی من ئێمە هێشتا لە وێنە ئێمە مەبەستم من و تۆنی مەبەستم لە مرۆڤە هێشتا مرۆڤ لە هێزی وێنە نەگەیشتووە یەکەم ڕەنگە لەبەر تەمەنەکەی بێت تەمەنی کورتە دووەم ڕەنگە لەبەرەوە بێت لە قوتابخانە ناخوێنرێت ڕاستە هونەر دەخوێنرێت بە شێوەیەکی زۆر گشت بەڵام هونەر وەکو هونەری فۆتۆگراف ناخوێنێت ئەگەر سەیری ڕۆڵی فۆتۆگراف بکەیت لەم ڕۆی ژیانە حەق بوو خوێنرایە ئێستا زۆر بەمان لە جیاتیەوەی ئیمەیل بنووسین یان نامە بنووسین وێنەیەکی خۆمانەگرین لە جێگەیەکین ئەینێرین بۆ هاوڕەکانمان ئەڵێن لێرەین یعنی سیرەکەی وێنە جێی نووسین و پەیامی گرتووەتەوە بۆ من کچەکانم کاچن بۆ جێگەیەک ئیمێڵم بۆ نانێرن مەگەر داوای شتێکم لێ بکەن یا شتێکیان پێویست بێ یەکسەر وێنەیەکم بۆ نێرن ئیتر من نەزانم هەم باشن هەم سەلامەتن هەم دڵیشان خۆشە پەیامی شەرەوەیە بەڕاستی یعنی وێنە ڕۆڵی زۆر زۆرە لە کۆمەڵە بە تایبەتی لە کۆمەڵی ئەمڕۆوە وەکوتم کە هەمومان کە زۆر بەمان کامێرەمان پێ زۆر سپاس کاک دکتۆر کاک دکتۆر باسی خوێندنتان کرد فەرمووتان کە فۆتۆگرافی ناخوێنرێ ئەگەر کەسێک دەقێکی فەلسەفی هونەری ئەدەبی هەر شتێک بەدەستەوە ئەگرێ هەتا هی موزیک ئەتوانێت بیخوێنێتەوە ئایا نەو خوێندنەوەیەکەیە بۆ وێنە یعنی وەختێک ماشای وێنەیەکەکەی ئەکسێکەکەی خوێندنەوە لە کەسێک و تا کەسێک متفاوتە ئایا شتێک هەیە کە کەسێک تماشای کاوە سەرنج باتە سەر ئەوە کە لە قوڵایی وێنەکە تێبگات گومانیتیانە ینی هەر وەکو چۆن دەقێکی فەلسەفی ئەگەر کەسێ بیخوێنێتەوە باگراوەندی لە فەلسەفا نەبێت ڕەنگە بەڕاستی تێی نەگا بۆ نموناگەر دەقێکی ئاڵۆز وەکو هێگڵ یاوەکو ئەمانەوەی کانت کە هەم زمانەکەی زەحمەتە هەم فەلسەفەیەکی زەحمەتە تێی ناگات هونەری وێنەگرتنی ژوایە ئەگەر بۆ نموناگەر کەسێک وێنەگر بێ مەردیژنی وێنەگریە بەڵام لە هونەری وێنەگرتن بزانێ کە سەیری وێنەیەک دەکا دەزانی ئەمە ڕێساکانی یا بناماکانی هونەری تایە
یەکسەرەی بینێت یەکێکی تر ڕەنگە ئەگەر شارەزانە بێ سێرێکە ڕەنگەکانی جوان هەڵەمی وێنەیەکی جوانە لەبەرەوە یعنی هونەر وەکو هەموو بوارێکی دیکەی ژیان بەڕاستی پەیوەندێکی زۆر بە هێزی هەیە بە پێشخانی ڕۆشنبیری ئەو کەسەوە کە سەیری دەکات یا ئەو کەسەوە کە دەیخوێنێتەوە ئەگەر دەقێک بێت بۆیە منەڵم گرنگە لە قوتابخانە هونەر بخوێنێت مەجنێت تەنها هونەری وێنەگرتن بێت وێنەگرتنە وێنە کێشانە هەندێک دەخوێنرێ بەڵام بەڕاستی بەجددی وەرناگیرێت هونەر زۆر گرنگە کە بەجددی وەربگیرێت لە قوتابخانەکانە خۆ ڕەنگە بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەبێت کە کادری هونەری نییە بۆی کەسێک هونەر بڵێتەوە ئەبێ کەسێک زۆر شارەزای هونەر بێت کاک دکتۆر لە کوردستانەوەی من ئاگادارم وانە هەدیقە لە ڕۆژەڵاتی کوردستان ئێمە وێنەگرمان کەم نییە لە ئاستێکی زۆر چاکی شایکەن بەڵام زیاتر ئەوەی کە من دیومە من ناتوانم قەزاوەتێکی عمومی بکەم ینی هەڵسەنگاندنێکی تەواوم بۆی نییە ئاگدار نیم زیاتر وێنەی سروشتە سروشت هی دێهاتە ئەوەی جەنابەت ئێوە لەسەر وێنەگری شەقام کارەکەن بەنەوعی شار و شەقام و ئەوانە ئەکرێ فەرمونون بۆچی ئەو کارەکەن و ئەهمیەت و گرنگی وێنەگرتنی شەقام لە چیایە وێنەگرتن لە قوپۆپی زۆر زۆرە دیمەن جوانە دیمەنی بەتایبەتی ئەگەر لە ڕۆژهەڵات بی من لە ڕۆژهەڵات زۆر گەڕاوم گوندەکان جوانن ساملی پسمە ڕۆژهەڵات ئەمن بە وێنەگری دیمەن گوند و ژیانی کەس و بۆ جۆرەی ژوورەکان لە گوندەکانە ڕازاونەتەوە جوانەیەکی تایبەتی خۆی هەیە وێنەی شەقام جیاوازە کە تۆ وێنەی کە دیمەنێ دەگریت ئەو دیمەنە ڕەنگە سێپایەکی پێبێت خۆتە بۆ ئامادەکردنەوە ئەزانی لەکوێوە بۆ شوێ ڕەنگە بە سەعاتێ دوو وێنە بگریت بەڵام وێنەی شەقام وان نییە وێنەی شەقام لە چاوتروکانێکە لە ئەڕوات تۆ لەسەر شەقامی چاوە ژێڕی شتێکە بینیت یەک دیمەنە بینی لا جوانە ئیتر کەسێکە هێمایەکی خۆشەویستیە هێمایەکی سۆزە ئەبێ زۆر خێرابیت یەکە ڕاست بیگریت ئەمە جیاوازێکی هەیە لەوەی خۆتی بۆ ئامادە بکەیت وێنەی شەقام سەرباری ئەوە زۆرتر دۆکومنتی شەقامە بۆ نمونە من هەندی وێنەم گرتووە گرافیتی لە ڕۆژهەڵاتی لەندەن بەناوبانگە بەو جۆرە هونەرە بەدەسەر دیوارەکەی کێشن ئێستا ئەوانە نەماون ئەو وێنانەی من ئەتوانی بڵێ دۆکومنتی 6-7 ساڵ لەمەوە پێشە سەرباریەوە ژیانە گۆڕێت لە لەندەنە بۆ نمونە ئەگەر سەیری جلوبەرگی خەڵکی سەر شەقامی لەندەن پێی لە 10 ساڵەوە بۆ ئێستا زۆر گۆڕاوە وەکو بڵیت چەند لایەنیشیە لایەنیشیانەوەیە کە تۆ دۆکومنتی ژیانی سەر شەقامەکەیت لایەکی کرشەوە ئەوەیە کە تۆ هونەری خۆت ئەنوێنیت 100 وێنەگەر بخەرە سەر شەقامێک ئەو وێنانەی هیچیان لە هیچیان ناچن چونکە هونەر زۆرتر پەیوەندی بە خودەوە هەیە پەیوەندی بە پێشخانی کەسێکەوە هەیە لە باگراوندیەوە هەیە چۆن گەورە بووە بۆ چیە گەڕێت ڕەنگە ئەوەی من بۆیە گەڕێن لەسەر شەقام یەکێکی تر بۆ شتێکی کە بگەڕێت هەندێک لە وێنەگرەکان ئەڵیان مامۆستاکانن وێنەگر زۆر جا لەسەر شەقام بۆ خۆشیە گەڕێت بەردەوام بۆ خۆیە گەڕێت تۆ لە گەڕان تا بۆ ئەو جوانی بۆیە گەڕێیت تۆ خۆشتە گۆڕێیت چێشتە گۆڕێت باگراوندە وردە گەشەکات زۆشتی کەو بەسەرایەت یعنی جیاوازێکی زۆرە لە نێوانە و دوو هونەرە لە ڕۆژهەڵات کەسێک هەیە بە ناوی مامۆستا نەسرۆڵڵا کەسراییان یەکێک لە زۆر بەناوبانگ وێنەگرە بەناوبانگەکانی ئێرانە وەختێ تماشای وێنەکانی ئەەکەی ژیانی خەڵک ژیان و چەرمەسەرێ و ژیانی تاڵ و بێکاری و شەڕ و هەموو شتێک ئەتوانی ببینی ینی وێنەی هەیە کاری کتێبێکە کات ئەگەر فەلایەک نیشانە کرێتە ئەوەیە هێزی فۆتۆگراف ینی هەندێک لە وێنەکانم دیوە ڕاستان فەرموو ینی حەز دەکەم مۆژ بڵێم بەڕاستی لە ڕۆژهەڵات وێنەگری زۆر نایاب هەیە وێنەگری زۆر باڵا هەیە دیارە وەش پەیوەندی بە زۆر شتی دیکەوە ئێران ئەگەر لایانی سیاسی بخەیتە ئەوە وڵاتی کلتورە بەڕاستی جیاوازی زۆر هەیە لە نێوانی ئێران وەکو وڵاتێکی کلتوری
وا لە سیاستەکەی بێنە لەگەڵ عێراقا کە عێراق بەردەوام شەڕ و شۆڕی تیا بووە ئێران بۆ جووەرە نەبوو کە عێراقیا ڕۆشتووە هەرچەندە عێراقی لە 1970کانە تۆزیە بژایەوە هونەر و ئەدەب و فەلسەفە و ئەمانە هەمویان زۆرتر پەیوەندیان بە ئارامی کۆمەڵایەتیەوە هەیە هەتا لە ئەوروپاگەر ئەو ئارامی کۆمەڵایەتیە نەبوایە هونەر بۆ جۆرە پێش ناکەوت فەلسەفە بۆ جۆرە پێش ناکەوت بەڵام لای ئەمە ئارامی کۆمەڵایەتی نییە خەڵکی زۆرتر بۆ قوتی ڕۆژانەیە ڕێتاک و سەرخاڵی هونەر بێت ئەگە خەڵک قوتی ڕۆژانەی دابین کرد و لەسەر ئەوەشەوە دەرامەتی ما ئەتوانێ هانی هونەر بدات ئەتوانێ ماڵەکەی بڕازێنێت بەڵێ کاک دکتۆر جەنابەت لە بواری وێنەی ڕەش و سپی و ڕەنگاوڕەنگ کارت کردووە و زۆر وێنەگری تریشوانە ئایا ئەمانە پەیامی جیاوازیان هەیە یا بەرحاڵ ئەوە جۆرێک لە حەز و عەلاقەی وێنەگرەکەیە هەردووشیانە بەڕای من هەردووچانی تایە یعنی ئەتەبێت تۆ بە وێنەکەت چی بگەێنی وێنەگرێکەیاڵەیە کە تۆ وێنەی کەسیەگری بەڕەنگ ئەوە وێنەی جلوبەرگەکەی وگەیانووە بەڵام کە بە ڕەش و سپی گریت ئەوە خۆی وگەیانووە خودی خۆی وگەیانووە چونکە هیچ زڕەنێکی تیان نییە سەرنجڕ ڕاپیشێت چارە نییە سەیری ڕووی کەسەکە دەکەی بۆی بزانی خەمبارە دڵی خۆشە تەمەنی هەیە مناڵە گەورەیە ئەمە جیاوازیەکە جیاوازیەکی دیکە بەڕاستی مێژووییە پێشتر مامۆستاکان کە وێنەی هونەریان گرتووە بە ڕەش و سپی گرتویانە ڕاستە لە تەنیش ڕەش و سپیەوە وردەوەدە ڕەنگاوڕەنگیش سەری هەڵداوە بەڵام ئەو ڕەنگاوڕەنگە زۆرتر لە بازرگانیە لە ڕیکلامە بەکارهاتووە لەبەرەوە مامۆستاکان وتوانە وێنەی ڕەنگاوڕەنگ شتێکی هەرزانە زۆر ڕیکلام بەکارێت یعنی زۆر ڕیکلامە بینی تا ئەمڕۆ کرد بۆ بە ئایکۆن توێکی هاینز بینسە و بوتلی کۆکاکۆلایە و ئەمانە لە وێنانەوە هاتوو یعنی ئەو لایەنە مێژوویەش ڕۆڵی خۆی هەیە بەڵام ڕەش و سپی بۆن من لەسەر شەقام کە ڕەنگی زۆرتیایە ئەگەر بە ڕەش و سپی نەیگریت کە دایما پێویستە بە ڕەش و سپی جاروبار ڕەنگاوڕەنگ ڕۆڵی خۆی هەیە بینەر سەری لێتەکە چه سەیری چی بکات چونکە ڕەنگ بەتایبەتیان دێ ڕەنگ سوور پەمەیی ئەم ڕەنگانەی کە زەقن سەرنجە ڕاگێت تۆ گەر وێنەی کەسێکە گرت بێت بەرگێکی ڕەش و سپی لە بەرا بێت بەڵام هەموو دەوروبەرەکەی ڕەنگاوڕەنگ بێت بابەتەکەی تۆ ونە بێت لەبەرەوەی بووی بابەتەکە ونە بێت وێنەکە ئاکێ بە ڕەش و سپی ئەنی چەند لایەنێک هەیە بۆچی وێنە بە ڕەش و سپێگیرێت وەکو زەوقێکی تاکە کەسیش من حەزم لە ڕەش و سپی بەڕاستی وەکو بڵی دایمنشنێکی کێیە تێ بە وێنەکان زۆر چاکە کاک دکتۆر ئێوە کاریشتان لە بواری وێنەگری ئابستراکتا کردووە ئینتزاعی و ئەوانە ئایا ئەوە شێوەیەکی تایبەتە چۆنە ئەتوانێت کەمێکیش ئەوەمان بۆ باسکەی بەسەر چا هەوڵ هەیە ئەبستراکت من کە پێی ئەڵێم وێنەی دابراو زێرانە ئینتزاعی پێڵێن فەرز پێڵێن چی لێرە ئینتزاعی وەختی باسیەکەنەوە زای تقریبا هەمان وشەیە ینی دابراوە بۆچی دابراوە ئەبستراکت لە دیمەنێکە واتووە کە تۆ ناتوانانی بیژێڕیتەوە بۆ دیمەنە مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی دیارە لە سەدەی 20 زۆر شەڕوویە لە فیزیای کوانتەمەوە بیگرا تاکو و فروید زۆر شتیکە وردە هاتە ناو ژیانەوە ئەبێت جەنگ و قەیرانمان بیر نەچێت لە سەدەی 20 ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە گۆڕینی هزری مرۆڤە ئەمانە هەمووی کاری کردە سەر گۆڕانی هزری مرۆڤ بۆ نمونە ئەبستراکت داهات سریالیزم داهات کیوبیزم داهات ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20 کامێرەش وەکو ئامرازێکی هونەر نەخشاندن هەمیشە هەوڵی داوە کە لە هەموو بوارەکانە جێکۆی بکاتەوە یەکێ لەو بواراناوەیە کە دیارە وەکو وێنەکێشانی پێ ناگرێت چکە وێنەکێشان ئەگەر وێنەکێشێکی وەکو ئەبستراکتی وەکو جاکسن پۆڵک وەرگری کە
بۆیە ڕێژێ بەسەر ڕووبەرێکا و پێدەڵێەوە هوەرە ئەوەی پێ ناکرێت بەڵام ئەتوانێت هەندێک بەش لە سروشتەوە یا لە ژیانەوە وەربگرێت کە تۆ نەیناسیتەوە بۆ تۆ وێنەی ڕووی ڕووباری ئەگریت ئەتوانی بە جۆرێکی وا بیگریت کەس نەزانێ ئەوە ڕووبارە هەمان کاتیش جوانێکی خۆی هەیە بۆ نمونە بۆ جۆری درەختەکان لە دەریاچەیەکە ڕفلکتەکەن اینجا ئەگەر باش لی با بجوڵێتەوە تۆ توانی هەندێک هوەری کامێرەش توانی بەکاربێنیت کە کەس نەزانێ ئەوە چییە کە سێری دەکەیت یعنی ئارام بەخشە ئەوە هێنێت تۆ لە سەر دیواری ماڵێک هەڵی واسیت زۆر لە ستریت فۆتۆگرافەرەکان ئەمڕۆ ئەبستراکتی بیناگرن بە تایبەتی بینای تازە هەندێک جوانی تایە تۆ گەر فۆکەس بکەیتە سەر تەنها پارچەیەک ئەتوانی شتێ بگری کە ئارام بەخش بێ سەرنجڕاکێش بێ بەبێ ئەوەی کەس بزانێت لەکوێوە هات ئەوش هەر جۆرێکە لە هونەر ئەتوانم بڵێم زۆرتر لەسەر فشاری ئاڵۆزی ژیانی ئەمڕۆ سەری هەڵداوە هونەریە ئەرەک بۆەوەت ئەرزکەم نەوعێ دەستکاری لە واقعیەتەکان نییە یعنی هەر ئەوە ئەو شەیە وا جوان نییە بەڵام نەوعێ دەستکاری ئەکرێ لە باری هونەریەوە کە بڕێک ئارام بەخش بێ بەڵێ دیارە هونەر واقع نییە من نتوانم وێنەی جەیەکە تۆ هەموو ڕۆژێ بەلایە تێپڕی من نتوانم وێنەیەکی و جێ بگرم و پیشانی تۆی بەم تۆ هەر نەیناسیتەوە نابێ هونەر یەکە و ڕازبی جوزێتەوە بۆیە وتم بنەمای هەیە ئەبێ بنەماکانی هونەری تیابێ بۆی بێ بە هونەر ئەمی ژوایە ڕاستە ئەتوانی پێی بڵێ شێواندن نمونەیەکێنمەوە وێنەگرێکەیە دیارە زۆر سەسام پێی ئەنسڵ ئادەمس هیوادارم بینەرانەوانی حەزیان لە هونەرە سێری وێنەکانی بکەن ئەمە وێنەی دیمەنی گرتووە زۆرتر لە ساڵی 1982دا جێمانەیەڵێ مامۆستایەکی زۆر گەورەیە تەنار دیمەنی گرتووە وێنەی گوڵباخێکی گرتووە گفتوگوی لەگەڵاکەن پێڵێن تۆ شتێکی واقعی و دەرێناوە و ئەڵێ ئەمە خۆی ئەم گوڵەباخە بەڕەسم خۆی بۆ بە ئۆبجێکتێک بۆ بە تەنێک بۆ بە شتێک پەیوەندی بە واقعەوە نەماوە ئەگەر واقعەکەش نەمێنێ وێنەکە هەرەمێنێ چکە گوڵەباخەکە چیە بۆ چەند هەفتەیەکی ژیە بەڵام وێنەکە هەر ماوە لەگەڵەوەشە وێنەکەش ئەگەر ببینیت بڵێ ئەم گوڵەباخە بڵێ ئەمە لەناو گوڵەباخانە هەمەیەکیشانە تۆ بۆ نادۆزرێتەوە لەبەرەوە ئەو خەڵێک ئەوەیە زەقی بکەمەوە بەڕاستیەوەیە کە وێنە وەکو هونەر پەیوەندی بە واقعەوە نابێنێت ئەوە لایەکی دیکەشی ئەوەیە من ڕەنگە لە گرتنی وێنەیەک ئامانجێکم هەبێت یان هەستێکم هەبێت کە تۆ سەیریەکەی تۆ مەرجنیە ئەوەستەی منێ هەبێت هەستێکی دیکەت هەیە ئەوەش جوانی هونەرە کە هەرێکەمان بە جۆرێک تێگەین کاک دکتۆر جەناب دکتۆرات لە بواری فیزیکە هەیە ئێمە لەسەر فتۆگرافی وتوێژە لەگەڵەکەی ئەگەر بۆ کەسێک کە فتۆگرافی و وێنەگرتنی پێخۆشە پێشنیارێکت هەیە چی بکات و چی نەکات ئەو کردن و نەکردنانە چین ئەگەر کورد فەرمووی مەمنونم بەسەر دیارە فیزیاکەی من پەیوەندی بە وێنەگرتنەوە زۆرە چونکە فیزیا و کامێرە و وێنەگرتن من دکتۆراگەش لەسەر ڕووناکی و لەسەر لێنزە پەیوەندیکی ڕاستە خۆی بە کامێرەوە هەیە هەر بۆ ڕوونکردنەوە ئەو پێشنیارانی کە هەمە یەکەم ئەبێ بزانێ حەزی لە چ بوارەکە منە ڕەنگە کەسێ حەزی لەوە بێ وێنەی جڕوجانەوەر بگرێت ڕەنگە کەسێ حەزی لەوە بێ ڕسمی وێنەی گوڵ و گوڵزار بگرێت یەکەم خۆ ساخکەرەوە حەزل لە چیە دوو هەم بەڕاستی ئەبێت تۆزێک بخوێنیتەوە بە لە ڕۆژگاری ئەمڕۆ زەحمەت نییە ئەتەم بچێ سەر یوتیوب سەیری بکە بزانە بنەماکانی وێنەگرتن چین وێنەگرتن ڕێسای هەیە چونکە هەر کە فێری ڕێساکانی بووی زۆر زەحمەت نییە ئیتر خۆ وردە وردە بینای لەسەرەکەی هەر باگراوندێکێ لە هەر جۆرە هونەرێکە هەبێت جاوێنەکی شان بێ شیعر بێ زانم هەر شتێک بە مەرجێک بە سیستماتیکلی یا سیستم ئامێزانە کارێت تێدا کرد بێت یانمەتی هونەر تێدا خاڵێکی دیکەشەوەیە پەیامت چییە ئەتەوێ هەستی خۆ بگەێنی ئەوە پەیامێکی جوانە هەندێک هەستە هەیە تەوێ بگەێنی بە بینەری خۆت ئەوە پەیامێکی جوانە بەڵام ئەوەی کە پێویستە خۆمانی لێ پارێزینەوەیە هونەر شۆڕژ ناکات چونکە کاتی خۆی ئێمە منوتە لاو بووین
کۆمەڵی گفتوگۆ هەبوو لەسەرەوەی کە هونەر لە خزمەتی شۆڕشایە و هونەر واگەت و ئەوە هونەرەوانە ناکە هونەر لە خزمەتی مرۆڤایە دەوروبەرێک ئەنەخشێنێ کە مرۆڤ بتوانێت تایدا هەم بحسێتەوە هەم بتوانێت لە ژیان ڕابمێنێ هونەر پەیامەکەی ئەوەیە هەستی کەسێک دەگەیەنێت ئەخۆی بە تەنیا نییە لە کۆمەڵێک ئاژی خەڵکی دیکەش ئەو هەستیانەیە کە ئەو وێنەیە دەبینن ئارام بەخشە بەڕاستی هونەر تەنیا ئەوەیە زۆر سپاس کاک دکتۆر گیان زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەم چاوپێکەوتنە هیوادارم لە فرسەتایەکی تریشا بتوانین لەسەر بابەتای تر لەگەڵ جەنابەت قسە بکەین من پرسیارێکم نییە ئایا نوکتەیەک شتێک ماوە کە باسی بکەن فەرمونە خزمەتانە زۆر سپاسم کاک محەممەد منە بەستەر کردەوە بەڵام هیوادارم ئەوانش کە ناشانێ بن بە هونەرمەند بەڵام کەمی خۆیان شارەزا بکەن لە ڕێساکانی هونەر و ڕێساکانی وێنەگرتنە پێویست ناکە هونەرمەندبی وێنەی مناڵەکەی خۆ دەگری وێنەی براکە دەگری وێنەی دایک دەگری وێنەی باوک دەگری زۆر جوانە و ئارام بەخشە بۆ هەمومان ئەگەر بە شێوەیەکی جوان بیگری پەیامی دیکەشمەیە دیارەکە پەیوەندی بە سۆشیال میدیاوە هەیە من بە ئەتیکلی ڕاستی نازانم کە تۆ باوکە لەسەر جێگەی مەرگە وێنەیە شێگریت و بڵاویەکەیتەوە من حەزەکەم وێنەیەکی باوکە ببینم کە پیاوێکە پێیەکە نێز ئەو ڕسمانە ناسنەخانەی هیچ شتێکەوە بەڵکو سەغڵەتمانەکەن بۆ ئەو کەسەش لەو بڕوایان پێی خۆش نییە بەو زۆرە دەرکەوێ ئەمە و خەڵکە بۆ زۆرە بیبینێت وێنە جگە لە هونەر ئەتیکی خۆی هەیە کە تۆ لەسەر شەقامی ژوە ناگری وێنەی کەسێ ناگری کە بە ئینگلیزی پێڵێن لە پۆزیشنێکی کۆمپرۆمایزا بێت یعنی وێنەگرتن زۆر گرنگە بێ خەڵکی خۆش بوێت اخلاق و هونەر اخلاق و سیاست زۆر گرنگە مەسەن ئەبێ خەڵکی خۆش بوێت ئەبێ ژیانە خۆش بوێت ئەبێ بڕم ناگەر وێنەی خانمێکی دووژیان نەگریت ئەبێ پەیامەکە و ئەوە بێت کە ژیان پیرۆز دەکەیت ژیان بەردەوام دەکەیت ئەوە ناڵێم کە هەندێک وێنە هەن لە هەندێک کاری دادگا و ئەوانە بەکارێن ئەوانە جۆرێکی ترن لە وێنەگرتنیان پێویست ناکات چینەوە بەڵام وێنەی ڕۆژانەی ئێمە هەمومان حەزەکەین وێنەیەکی هونەری ببینی کە ئارام بەخش بێت زۆر سپاس کاک دکتۆر گیان هیوادارم بتوانین لە فرسەتایەکی تریشە لەگەڵ جەنابەت قسە و باسێک بکەین بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بەم جۆرەی شاتینە کۆتایی ئەم چاوپێکەوتنە پێویستە وەکو هەموو جارێک سپاسی هاوکارانمان کەین بەبێ هاوکاری و میهرەبانی ئەوان نەمانەتوانین ئەم بەرنامە پێشکەش بکەین هەتا بەرنامەیەکی تر ماڵاوە زۆر سپاس کاک دکتۆر گیان زۆر سپاس